Здесь, кстати, можно увидеть следы деятельности первой волны мародеров. ئەلەکزاندەر سرەوتا دەڵێت ئارەزوو دەکات سەردانی ئەو خانە بکات کە زۆربەی کاتە خۆشەکانی ژیانی منداڵی لێوەدا بەسەر بردووە کە غەزی دیوارەکان لێبوونەتەوە بۆ یەکە هەڵکەندراوە. ئەم ئەپارتمانە چۆڵە لەسەر شەقامێکی چۆل لە شارێکی چۆڵ و وێران. ئەلەکزاندرا لە پریپیەت گەورە بووە کە 13 کیلۆمەتر لە چەرنۆبڵ سازگای هێزی ناوەکی دوورە. 25 ساڵ لەمەوبەر لە 26 مانگی 4 ڕیاکتەری ژمارە 4 تەقیەوە و 500,000 دانیشتوانی ناوچەکە گواسترانەوە. لە ساڵانی حەفتەکاندا دانرابوو بێتە گەورەترین سازگای ناوەکی لە ئەوروپا. لە ساڵی 1986دا بوو بە شوێنی گەورەترین کارەساتی ناوەکی لە جیهاندا. لەو کاتێک کارەساتی ناوەکی فوکوشیما لە ژاپۆن هەیە سەرنجی جیهانی جارێکی کا دەگەڕێتەوە چێرنۆبڵ. 25 ساڵ لەمەوە بەرتەقینەوەیەکی ناوەکی سربانی ڕیاکتەرەکەی تەقاندەوە. لە پێشدا دەسەڵاتدارانی سۆڤێت نیکۆڵیان لە ڕووداوە کرد پاشان 330,000 دانیشتوانیان گواستەوە. 25 ساڵ دواتر هێشتا ناوچەی 4300 کیلۆمەتری دووجایە بە چۆڵی ماوەتەوە و داخراوە. بەڵام لە مانگی یەکدا بەرپرسانی ئۆکرانیا بڕیاریاندا 25 ساڵ پاش ڕووداوەکە ئێستا و شوێنە سەلامەتە و دەتوانرێ سەردانی بکرێت. هەندێک لە گەشتیاران بە دەمامکەوە سەردانی ناوچەکە دەکەن. ماکسیم خەڵکی دنیا تا دەڵێت گەشت و گوزاری لە چرنۆبڵ بەڕاستی شتێکی خۆشە، بەڵام نەیتوانی هاوڕەکانی هەن بدات بۆ ئەوەی لەگەڵی بێن بۆ ئەوێ. دەڵێن وا دەزانن من شێتم، هۆشم لە سرمدا نییە، ئەوان لە تشکی ناوەکەی دەترسن. پرپیات جاران شاری نمونە بوو، ئەو شوێنە کەراساتە بووە بە شوێنی گەشت و گوزار. ئەمڕۆ باسەکەی گەشتیاران بەناو جادەی لنن دەڕوات و دەنگی ئاگاداری چۆڵکردنەوەی تۆمارکراو تێدا دەبسترێت. دوای 25 ساڵ دارەکانی ناو پارک و شوێنی یاری منداڵان گەشاونەوە. سەقفەکان ڕووخاون و سربانەکان ڕووخاون. بۆ نمونام قوتابخانەی سەرەتایی ئەلەکزاندەر لە کافتریایی کۆنی ڕاوەستاوە. ئەلەکزاندەر سەختە بۆی بیر بێتەوە و کاتانەی کافتریایەکە قیرە و هاواری منداڵانی تێدا دەبەسترا. جیاوازیەکی زۆرە. لێرە دەستگای ئەلەکتریک بووە بە تۆز و خۆڵ لە کاتێکدا هەندێک لە پەنجەرەکان هێشتا بە دیوارەکانەوە ماونەتەوە. دوای 25 زستان و 25 هاوین زۆربەیان شکاون. شارێکی یاری لە شوێنی خۆی ماوەتەوە چاوەڕوانی فستیڤالەکانی جەژنی مانگی 5 دەکات کە هەرگیز نایەت. پێش ئەوەی بەهار ئەو شارە شین هەڵگەڕێنێ شوێنە وەرناسان دەتوانن دروشمەکانی پرۆپاگەندەی سۆڤێتی کۆن دەستنیشان بکەن. پسنی 50هەمین ساڵیادی پێکەنانی یەکێتی سۆڤێت دەکەن و داوا دەکەن وزەی ئەتۆم بۆ مەبەستی ئاشتی بەکاربێنن. بەڵام ئەندازیاران هێشتا نیگەرانیان هەن سەبارەت بۆی چۆن بتوانن مەترسی ناوەکی کۆنتڕۆڵ بکەن. لەو ڕەندا ئەمریکاییە لێرە کار دەکات نیگەرانە سەبارەت بە تابوتەکان دروست کراون بۆ شاردنەوەی دەستگای ناوەکی لە کار خراو. پێکهاتەی وەکو ئەو خانووە کە لەوە دەچێت لە کاغەز دروستکرابێت، هەندێکیان بەڕووبات لە ژێر بارێکی زۆر سەخدا دروستکراون. ئەگەر بچیتە ناوەوە کون هەند دەبینیت بە قەدەر پەنجەرە گەورن باڵندا لە نێواندا دەچن. نزیکەی 200 تەن کەرەستەی تشتی ناوەکی لێرە هەن و تابوتەکان ماون لە ماوەی 6 مانگدا دروستکراون لە ساڵەکانی 1986 و بەرەو ژوور. لە کاتێکدا دەسەڵاتدارانی ژاپۆن لەوانەیە زوو بۆیان ڕوون بێتەوە ڕووداوی ناوەکی گەورە تازە سەرەتایە و هیچ چارەک ڕوون نییە کەی کۆتایی دێت. ئەمە راپۆرتێکی دەنگی ئەمریکا بوو.